گفتوگۆکانی ناو دیبەیتەکە بۆ سلماندنی ئەو ڕاستیە بوو کە هەڵبژاردن بۆ گەلی ئەمریکا دەکرێت بۆ تۆ و هەموو ئەو کەسانەیە کە لە سکرانتۆن و یۆنگستاون و کلایمۆند پێکەوە ژیاوین، بۆ هەموو ئەو کەسانەیە کە جیاوازیەکان دروست دەکەن. ئایا سەرۆکی ئێستای وڵاتەکەتان دەزانێت ئێوە وە کەسانێکی زۆری وەکی ئێوە لە چی دۆخێکدا دەژین؟ پرسیارەکە ئەوەیە، ئایا ترامپ دەبینێت تۆ لەکوێیت و دەتەوێت لەکوێ بیت؟ ئایا گرنگی بەگەلەکەی خۆی دەدات و ڕۆژێک هاتووەتە لات تا بزانێت چی لە ژیانی تۆدا ڕوودەدات؟ ئایا ئێوەی پشتگوێ خستووە؟ ترامپ و هەموو ئەو کەسانی وەک ترامپن خوان و بەرژەوەندەکانیان لە سەروی بەرژەوەندی ئەمریکاوە داناوە. ترامپ زۆر لاوازترە لەوەی بتوانێت بەسەر کۆرۆنادا زاڵ بێت کە بۆتە هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 200,000 هاوڵاتی ئەمریکا. ئەو سیاسەتەی ترامپ ژیانی هەمووانی خسۆتە مەترسیەوە و گورزی خراپی لە کرێکارانی بەتایبەت وەشاندووە، ئیشوکارەکانیانی ڕاگرت تا ئێستاش خوێندنگەکان نەکراونەتەوە دۆخی ئاسایی خۆیان، چونکە ترامپ کاری پێویستی بۆ ئەو پرسە نەکردووە. to understand what's going on.